گوندێکی عەرەبنشینە و دەکەوێتە ناو جەرگەی کوردستانەوە و لە ڕووی جوگرافیاوە بە تەواوەتی دابڕاوە لە ناوچە عەرەبنشینەکان. دانیشتوانی گوندی کانیماسی سەربەناحی قۆرەتووی گەرمیان وەک خۆیان دەڵێن پەیوەندێکی تونند و تۆڵیان لەگەڵ کووردا هەیە. والله والکورد دیشمان علاقەمان هەیە تەعزی ئەوێت لا ئەوانە ئێمە ئەچین و خۆیان تێن لامان و ئیتر بینمان برایەتی خۆشە. گوندی کانیماسی نزیکەی هەفتا ماڵی تێدایە و سەرجەمیان عەرەبن و سەرچاوەی بژێوی دانیشتوانەکەشی جوتیاری و بەخێوکردنی مەڕوومانگایە. سەرباری ئەوەی گوندەکەیان دەکەوێتە ناو جەرگەی کوردستانەوە و تەواوی گوندەکانی دەوروبەریان کوردن، بەڵام بۆ ژن و ژنخوازی ڕوو لە ناوچە عەرەبنشینەکان دەکەن. الزواج مالنا هنا القرية مالتنا في منطقة ميدان كركوك. ژن و ژنخوازی گوندەکەمان لەگەڵ ناوچەی مەیدان و کەرکووک و ئیسلاح و جەلەولە و ئەم ناوچانەیە. هەروەها لە ناو گوند ژن و ژنخوازیمان هەیە. واحد يخطب من غير واحد هم اكو موجود. هاوشێوەی ئەو گرفتەی کە گەنجانی هەرێمی کوردستان هەیەە، گەنجانی عەرەبی گوندی کانیماسیش گرفتی کەمی هەلیکاریان هەیە. يعني صراحة يعني أغلب الشباب بەڕاشکاوانە زۆربەی گەنجانمان بێکارن و ئیشیانیە و زۆربەی گەنجەکانمان کاریان دەست ناکەوێت. فأغلب الشباب يعني ما عندها عمل. گوندی کانیماسی دەکەوێتە دامێنی چیای مرواری قەزای خانەقینەوە و تەمەنی گوندەکە سەروی 300 ساڵێکە. ئێمە گشمان برایەکن و ئێمە حوت بشتن ها لەیرە، یعنی لە باوکمان و باپیرمان وەل ئەم منتەقەی بەنکورە و ئەم منتەقەی قەڕەتوو خانەقین. ئێمە قەدیمن، ئێمە ماڵ خانەدانن، ئێمە ماڵ حاج اسماعیل عەبدەڵڵا. دانیشتوانی گوندی کانیماسی عەرەبنشین سەقامگیری ناوچەکەیان لە هەمووشت بەلاوە گرنگترە، بۆیە وەک خۆیان دەڵێن سەرباری کێشە و ئاڵۆزیەکانی 15 ساڵی ڕابردووی پارێزگای دیالە ئەوان بێگرفت و دوور لە توندوتیژی ژیاون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، خانەقین.